دەستکەوتەکانی زۆر بوون تەمان کە پارتی هەر پارتی بووە لە سەرەتایە کە جەماوەر و میلەتیشە لەژێر ئاڵای پارتیمان بە قیادەی بارزانی ڕەحمەتی بووە ئەم خەڵکەی کەیبینێسا ئەم حیزب و ئەم هێنیلاوە هەموو لە ئەکسەرێتی قیادەکانیان لەو پارتەیە قوتابی بوون ئەی بۆ ئێمە زۆر باسی قوتابخانەی بارزانینم بە گەورەی یەکەین بە پیرۆزی یەکەین بە بەڕاستی قوتابخانەیەکی گەورە و مەزنە ئەوە ئەو خەڵکەی تیا بووە ئەو خەڵکە خەباتی کردو تێکۆشایی کردو ئێمە شان بە شانی کە شۆڕش کراوە لە شۆڕژەی دوولا لە هەوڵەوە ڕێکەوتن بۆ لەگەڵ ڕێمی و کاتەیە لامەرکەزی بووە دوای لامەرکەزی حکومی زاتیمان داوا کردووە دوای حکومی زاتی ئێستا هاتوونەتە سەر ئەوەی فدراڵی و ئاخر دەستکەوتەکان ئەمە هەمووی لە قووەت و توانا بوو ئەم دەستکەوتانە داواکرانە ئەی ناکە تۆ لە بیداتی و شۆڕشا داوای لامەرکەزیت کردو ئەو کاتە ئەوە توانی وتە ئەوە هیکەن بەڵام کاڵین دەستکەوتەکان دەستکەوتی یەکەم بەیانی 11 ئازار بۆ لە هەموو مێژوو نووسان هەموو خەڵکان وەستی ئەو ڕێکەوت ناکەن چونکە بە هەموو نوعی حکوومەتی عێراق بەو ئیتفاقی 4 ساڵە تەنەزولی هەموو تەنەزولێکی کرد ئێمە لەو 4 ساڵەیە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئەو کاتە ئەتوانی بڵێ ئێمە توانای حکوومەتیمان هەبووە ئەو کاتە لەو کاتە دەرکەومە توانای حکوومەتیمان بۆ زۆر لە وەزیرەکانی عێراق درا بە کورد بە قیادەی پارتی دیموکراتی کوردستان و قیادەی بارزانی ڕەحمەتی ئێمە ئاوەدانیمان دروست کرد لە کوردستانە منطقەی حکومی زاتیان پێوترا ئێمە قوواتێکمان پێ بپیانەوە پاسەوانی سنوور ئێمە جامیعەمان خوێندنمان خوێندنی باڵامان پێشخست ئێمە توانیمان ڕێگەوبان زیاترکەین لاویە ئێمە توانیمان ئاودانێکی باش بەدەست بێنین ئەمە یعنی ئێمەمان توانی هەر لەو کاتە بۆکو پارتی دیموکراتی کوردستان ئەمان توانی حکوومەتی بکەین ئیسپاتمان کرد وەزیرمان بوو محافظمان بوو قایم ناحیە دام و دەستگاکانی کوردستان هەمووی بەدەست خۆمانەوە بوو ئەمان هەمووی دەستکەوت بوون دەستکەوتی مەزن بوون ئەنجا ئێمە وردە ئەگەر بێن و بڕۆین کە بەیانی ئازار لە ساڵی 75 بەو مەعاملاتەی کەوتم لەسەر دەستی هاواری بوومەندیانی جەزائیر کە ئەوە تاوانێکی گەورە بوو ئەو کەوتە و ناوبژیوانەی عێراق و کوردستان و با بڵێن عێراق و ئێران کە توانیان ئەو نەسکۆیە ئەو کارە سەر شۆڕشەی لولادێن و نەکسەیەک دروستکەن ئەمە وەکوتم دەستی دەرەشی دەستی ئەمریکا ئەمانەی لە پشتەوە ئەنجا ئێمە توانیمان شۆڕشی هەر لەسەر دەستی بارزانی نەمرد شۆڕشی گوڵان دروست کرێتەوە و هەمسەوە ترۆخی بکەینەوە دروست بینەوە و هەتا ئەگەر تۆ بیتە دەسەر دەستکەوت ئەم دەستکەوتەی ئێستا دوای ڕاپەڕینی 1990 ئەمە بەهاری 1990 کە گەیشتنە پەرلەمان و گەشتینە حکوومەتی خۆمان و گەشتنە ئەم دەستکەوتانی بیتە ئێستاوە بەشی سەرەکی پارتی دیموکراتی کوردستان بووە هەم وەکو قووەت هەم وەکو توانە هەم وەکو سیاسەتی جەنابی سەرۆک مەسعود بارزانی و قیادەی پارتی هەم ڕابردوویەکی با بڵێن بگەڕێنەوە بۆ سیاسەتمەداری گەورە کاکە ئیدریسی جوانەمەرە ئەمانە هەموو ئەو ڕابردووە ئەم دەستکەوتانی دروست کردووە کە ئێمە بەردەوام پێش دروستبوونی پارتی دیموکراتی کوردستان بزوتنەوە سیاسەکان یاخود جوڵە سیاسەکانی کورد هەبوون لە ناوچەیە بۆ ناوچەیەتر بەڵام ئەم پەیوەندیەکی ئۆرگانیان بە یەکۆ نەبوو یاخودۆکو ئامانج و استراتیج لە یەک نزیک نەبوون ئیتر گروپی ناسیۆنالیستی هەبوو گروپی چەپە بوو ینی گروپی جیاواز خەباتیان بۆ نەتەوەی کوردەکرد بەڵام ئەم گروپە ینی فەراغی ڕابەراتیانە بوو کە کەسێک ڕابەراتیان بکە وەکو هێزێکی سیاسی ڕابەراتیان بکە کە پارتی دیموکراتی کوردستان دروستە بێ کۆی ئەم هێزانە کۆی ئەم دەستانە کۆی ئەم کۆمەڵانە یەکەکرد ینی هێزێکی سەرتاسەری و ڕابەرێکی سەرتاسەری کە بەرزایی نەمرە بۆ دروستە بێ لێرەوە کورد لە پەرتەواز ینی پارچەبوونی سیاسی تەجاوز پێکا بۆ هێزێکی
تۆکمەی سیاسی و چەکداری بۆ ڕوبەڕووبوونەی داگیرکەران وە لێرەوە کۆی هێزەکانی کورد هێزە کۆمەڵایەتی و سیاسەکانی کۆکاتەوە ئاراستیانەکە بۆ ئەمانجێ کە گەلی کورد مەبەسێتی بۆی لە دروستبوونی پارتی دیموکراتی کوردستانەوە پەرتەوازەی گروپی کۆمەڵی دەستە و گەلی سیاسی کوردی تەجاوز کرا بۆ یەک هێزی سیاسی. ئەگەر لە ڕوانگەنەتەوەیەکەوە بیری لێ بکەینەوە و لە ڕوانگە سیاسەکەیەوە دوو ڕەهەندی جیاوازی هەیە لە ڕوانگە سیاسەکەیەوە کە لە کاتی بڕێردانی ئەنجامدانی ڕێفراندۆم بۆ یەکلاکردنەوەی چارەنووسی گەلی کوردستان کە ئایا گەلی کوردستانیان بە ڕەنگە جیاوازەکان و نەتەوە جیاوازەکانەوە لە کەرکووک لە حەمرین تاوەکو زاخۆ لە خانەقین تاوەکو دهۆک ئایا جیابوونەوەیان ئەوێت لەگەڵ دەوڵەتی عێراقیان پێکەوە ژیانیانەوێت لەگەڵ دەوڵەتی عێراق بۆیە لە ڕووە سیاسەکەیەوە گەربینی بێتمان لە کاتی بڕیاردانە زۆربەی زۆری حەزبە کوردستانەکان بە گشتی سەرکردایەتی سیاسی کورد نوێنەری خۆی دیاری کردو لەوێ بڕیاریاندا بەڵام کە کەوتە واقعی جێبەجێکردنەوە ئەو میلەتی ئێمە خوێنەوارە میلەتی ئێمە شارەزایە میلەتی ئێمە و شکر بۆخوا کەناڵەکانی ئەعلام و تاریخ ئەوانەمان بۆ تۆمار ئەکات کە زانیمان لە کاتی ئەنجامدانی ڕێفراندۆما یەک لە دوای یەک حەزبەکان کشانەوە یان سارد بوونەوە لە بانگەشەکردنی ڕێفراندۆم بەڵام ئێمە بینیمان ئاپۆڕای جەماوەر ئێمە بینیمان بەشداریکردنی ڕێژەی جەماوەر و خەڵکی کوردستان چۆنە بۆ سەر بەخۆیی کە بە خوێن کە بە ماڵ بە سامان خەڵک بەشداری تێدا کرد ئەو حاڵەتانەی کە لە کۆی گشتی دروستبوونی بیری نەتەوایەتی و دەوڵەتانی دنیا کە تەسیساتی دامەزرێنەری دەوڵەتانی دنیا بینی ومانە بە پێی تاریخ کە تەسجیل کراوە لە کوردستانیش بە هەمان شێوە بۆیە خەڵکی کوردستان هەمیشە پارتی بە پێشەنگ زانیوە لە بیرە نەتەوەیەکەی و باش بە حاڵی خۆم و باش بە حاڵی هەموو ئەوانەی کە بەشداریمان تیا کردووە و پەشیمان نین لێ بابەتێک کە شانازی بێت بۆ حەزبێکی دایک بۆ حەزبێکی نەتەوە کە ئەوەیە کە چۆن بتوانێت چارەنووسی گەلەکەی لە ژێردەستەیی و بات بۆ سەردەستەیی کە بتوانێت پێکەوە وڵاتێکی پێکەوە ژیان بنێت ئەوە بەرهەمی پارتی دیموکراتی کوردستان و لە کۆتایی ڕێفراندۆمی شابینیمان هەموو ئاراستەکانی دژایەتیکردنی ئەحزابی کوردی لە کوردستان و قەتیسکردنی لە گۆشەگیریەکە بیهێڵنەوە لە هەر چوار لای کوردستانەوە بەداخەوە وڵاتانی ئەوروپی و ئەمریکیش کە بەشدار بوونتیایە ئەوە تەنها پارتی دیموکراتی کوردستان بوو بەڵام شوورەی پۆڵاینی بەهێزی و باوەڕی گەلی کوردستانیان و پاڵپشتیکردن لەو حەزبە وای کرد خاوەنی حەزبی ڕێفراندۆم کە گەورەترین دەستکەوتی هەبێت و تاکە حەزب بێت ئەگەر پێشچووتر دووەمین حەزب بووین لەسەر ئاستی عێراق دوای ئەنجامدانی ڕێفراندۆم پارتی دیموکراتی کوردستان بوو بە یەکەم حەزب لەسەر ئاستی عێراق نە لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەمانە ئەو دەرەنجامانن کە میلەتی ئێمە میلەتێکی زیندون میلەتێکی نەتەوەین کە دەیانەوێت لە ژێردەستەی ڕزگاریان بێت. زانی پارتی گرنگی پارتی لەوای ئەو پرسیبانە ئیشی لەسەرەکە هەوڵەدا بە پێی دەرفەت ذاتی مۆضوعی مانیفێستیکانی کە باوەڕ پارتی لە کۆنگرەی یەکەمەوە جگە لە پەیڕۆ پرۆگرامی خۆی لە دەروەی پەیڕەوێکی بەناوی پەیڕەوی نەتەوەیی کورد لە کۆنگرەی یەکەمە هەیەتی لە دەروی پەیڕەوی حیزبی ئەم پەیڕەوە ئەڵێ ئێمە خەباتی سیاسی جۆرەکانی تری خەبات دەگەینە بەر بۆ بەدەستێنانی ئامانجەکانی کورد و هەوڵە دێن لە ڕێگەی دەنگدانێکی ئازاد و نهێنی و دیموکرات لە لیواکانی مووسڵ و کەرکووک و سلێمانی ئامانجەکانی کورد لە دەوڵەتێکی فیدراالیە خۆ دەوڵەتێکی سەربەخوا بەدی بێنێ ئەمە لە کۆنگرەیەکەمەوەیەکە دوای 71 ساڵ پێم وابێ ئەگەر هەڵ نەبم یە لە ڕیفراندۆمە لەسەر دەستی سەرۆکبەر مەسعود بەرزانی ئەمە مانیفێستەکە ینی پارتی هەمیشە بەوردی گەڕاوە پرەنسیپەکانی خۆی جێبەجێ بکە ینی لە کۆنگرەی یەکەمەوە لە دەرەوەی حیزب پەیڕەویەکیە دوای پێم وایە 71 ساڵ یە ئەم پرەنسیپە ئەم باوەڕە ئەم ئاماجە ئەکا بە ئەبری واقعی یعنیەکە بە واقعەکە کۆمەڵگا دەنگی بکەن بۆیە پارتی هەمیشە هەوڵی یاوە ڕیفراندۆم دەستکەوتێکە کە ئیتر بێجێ بێڵین بۆ توێژەران و مێژونووسان قسەی لەسەر بکەن یعنی ئیتر قسەی ڕۆژنامەوانی نییە بێ قسەی لەسەر بکە چونکە ئەنجام درا ئەبێ توێژەرەکان قسەی لەسەر بکەن ئەبێ بەڵام توێژەری بێلایەن و مێژونووسی بێلایەن دوو لای دۆژا بێ قسە لەسەر ئەمە بکەن پێم وایە لە مێژووی کووردا
یەک جار ڕیفراندۆمە توانیوەتی بە هەموو دنیای بێ نە ئێمەشین هەموو جارێ دەرەوەی ئێمە هەرچی وتوانەوە سەرچەوە بەس ئەمەی کورد کردی سەرۆک بەرزانی کردی ڕیفراندۆم تەحەدایەک بوو و بنەمایەکی مێژوو بوو بۆ 50 ساڵی درنەوەکانی ئێمە گەڕێنەوەی کە خاوەنی چ قەسی کاتە پارتی بە پێی زروف پرینسیپەکانی خۆی هەوڵاوە جێبەجێ بکە وەک عەرزم کردی دوای 71 ساڵ ئەوەی کە داوایەکە هاتووە لە ڕیفراندۆمە جێبەجێ کردو شعارێک مانەیە تەمەسک فی مەبادئ المرونة في التاکتیک ئێمە هیچ کاتێک بە ئێستاشەوە بەو کاتانەشەوە کە بەهێزی عسکەری دەیانویست گەمارۆمان بدەن لە دوای شانزەیە ئێمە لە مافی سەربەخۆی یەک هەنگاو تەڕەدود و پاشەکشەنان بەڵام ئەمە معنای ئەوە نییە ئەگەر ئێمە لە ناو عێراقیشی دیموکراتە لە ناو عێراقێکا کە تەوازن و تەوافق و شەراکەت تیا بەرجەستە بێ کە ئەم سێوشەیە هەریەکان شیکەوە لە خوارەوە ڕۆمانێکە هەریەکان بەشێکەکەم مطلقاً نەتەوافق نەتەوازن نە شەراکەت پێشکەش نەکراوە دوای ئەو هەموو زەبر و زەنگەی کە دوای سەدەیەک بەسەر ئەم گەلە هاتووە بە شانازیەوە ئێمە هەموو کات توانیومانە لە هەندێک شتی تاکتیکی مرونەت بنوێنین بەڵام هەمیشە لە ئاست قەزیێنەتەوەیەکان هیچێک بوون لەوە حیزبانەی لە ڕابردوو ئێستا و لە ئایندەش بە هیچ شێوەیەک پاشەکشە و مساومەنە سەر ئەو مافە ناکەین کە بێتە سەر ئەوەی پرۆسەیەک ئاواتی هەموو شەید و زیندۆکانی خەڵکی کوردستان بێ بە پێی گەردوونی مافی مرۆڤ ئاواتی هەر گەلێک بێ کە دوای ئەم هەموو نەرمی نواندنە دوای دەیان جەولەی مفاوەزات لە شەستەکانەوە هەتانەوە تویەک دوای ئەوەی کە ئێمە عێراقی نوێمان دروست کردەوە لە دەستورە شەونخونیمان کرد لە دیباجەی دەستورە ئەڵێ ئیلتیزامکردن بە دیباجەی ئەم دەستورەوە زەمانە بۆ یەکپارچەی خاکی عێراق دوای ئەوەی کە ئێمە ڕازی بووین لە چوارچێوەی عێراقێک کە دەوڵەتی مواتەنە بێ کە نیزامەکە دوور بێ لە مەزەبگەرایی و نەتەوەی سەردەست و نەتەوەی ژێردەست نەبێ هەموو شتێک بۆ خۆت و هیچ بۆ من نەبێ کە بە ئەوە دوای ئەوەی کە لە هەموو ئەمانە هەموو تەجروبەکانمان تێپەڕان ئێمە بە مافێکی ڕاوامان زانی ئێستاش بە مافێکی ڕەوایە زانین چۆن دەڵێ ڕفراندۆم دەستە خوشتی سربەخۆییە ئامادەکاریە مافی هەر گەلێکە ئێمە ئەگەر چوار دەورمان ئەوەندە دژە کورد و ئەوەندە نادیموکراتی نەبوونایە بەرام بە مافی گەلی کورد ئەمە سەرەتاییترین مافی هەر گەلێکە ڕاستە لە چاو ئەوەی کە لە چاوە حزابانەی کە لە ساحەکە بوون و بە ترسەوە یا بە دەری عەرە بەڵێ کەیل بمکیالەین بە شێوەیەک ڕوبەڕووی ڕفراندۆمە بوونەوە لەبەر چاوی جەماوەر لەگەڵی بوون و لە ژێرەوە لا حەزیان هەبوو ئەگەر سەرکەوت بەشدارم ئەگەر ژێر کەوت سەرنجم هەبوو ئەگەر برایەوە شەریکم ئەگەر دۆڕای تەریکم پارتی هەمیشە لە حکومڕانیە لە هەموو ڕووداوەکانە چۆن دەڵێ بڕوای بە خۆیەتی چۆن بڕوای بەوەیە لە سەرکەوتنەکانە دەوری هەبوو ئەوەش بڕوای بەوەیە لە شکستەکانە لە تنگانەکانە چۆک دانادا ڕناکە لە مسئولێت بۆیە بە شانازیەوە ئێمە چۆن دەڵێ بە سەرتۆپی شوکارەکانی ئەم سەدەیە زانین بە ڕووداوێکی گرنگی ێزانین شانازی پێوەکەین پێمان وایە یەکێکە لەو ڕووداوانەی کە هەمیشە هەموو خەڵکی کوردستان نەتوانێت شانازی پێوە بکە ئەمڕۆیە سبەی یا لە ئایندەیەکی دوور و نزیک ئەم ڕفراندۆمە وەرەقەیەکی گرنگە تاپۆیەکی ڕەشە بەدەست خەڵکی کوردستانەوە چکە 1993 ئەوەندەی خەڵکی کوردستان بەڵێ کردو بەسەر بەخۆی ئەو بەڵێ لە کاتێکا سەرۆک مەسعود بارزانی بە هەموو دنیای گوت نەخێر بۆی گەلەکەی پێی بڵێ بەڵێ لە ئەنجامی ئەوەی کە ئەوەندە سوور بوو لەسەر مافی چارەی خۆنووسین لەسەر مافی ڕەوای خەڵکی کوردستان تا ئەو حەدەکوتی ئامادەم سەری خۆمی لەسەر دابنێم بۆیە بەڕاستی ئەم ڕووداوە هەر کەس و لایەن و هەیئەتێک بێوێ لە گەورەی و لە پیرۆزی و لە قورسایی و گرنگی ئەم ڕفراندۆمەکەم بکاتەوە پێشم کەس لە خۆی و لە گرنگی خۆی کەمەکات بە ئێستاشەوە ئێمە نکۆڵی لە دەرەنجامەکانی ڕفراندۆم ناکەین ئەوە بەو پەڕی خۆشحاڵیەوە هەمیشە لە هەموو شوێنێکا باسی ئەەکەین و
و دەرەنجامێکی زۆر باشی بوو بەڕاستی خواستی نەتەوەی کورد بە ناوچە جێناکۆکان یانی و ناوچانی کە ئێستاش لە دەرەوەی کوردستانن با بڵێن هەر کوردستانە و لەژێر دەسەڵاتی هێزەکانی حکوومەتی اتحادیایە لە دوای 16 ئۆکتۆبرەوە دیارە کە ئەوێش بەشداریان کرد بەڕاستی ئەو ناوچانە زۆر گرنگ بوو بەشداریان کرد لە پرۆسەکە بۆ خۆی ئەمە وەکو تاپۆیەکی لێ هات کە هەمیشە تۆ ئەم تاپۆیە ئەم دۆکۆمەنتە بەرز بکەیتەوە بڵێ ئەوەتە لە تەواوی کوردستانە باشووری کوردستانە لە 1970 خەڵک دەنگی بەسەر بەخۆیی یاوە ئەمە بۆ خۆی نەک هەر ئەمڕۆ لە وتاری سیاسی پارتیان لە ئەوە ڕۆژی دروست بوونیەوە تا ئەمڕۆ وتارێکی واقعبینانە و حەکیمانە بووە وتاری سیاسی پارتی ئەگەر شارەزایانی سیاست بێن لە مێژووی ئەم 75 ساڵە لێی وەرببنەوە جوانترین وتار هەمیشە واقعبینترین وتاری هەبووە لە قۆناغە جیاوازەکانی مێژووی خەباتی خۆیە تا بە ڕۆژی ڕیفراندۆمەدا و بڕیارەکەش کە جنابی سەرۆک و قیادەی پارتی ئەم بڕیاریان داوە بڕیارە بۆ پارتی نەبووە ڕیفراندۆم بۆ هەموو کوردە بۆ هەموو کوردستانە و لاپەڕەیەکی گەش و پرسنگاری ئەو مێژوویە بۆ خۆی لە خۆیدا ئەمە ئەگەرچی ئێمە لەسەر زۆر خاڵەیە ئەو کاتە کورد ڕێک نەکەوتووە لەگەڵ بەغا دانی پیانە ناوە و ناتۆتە پێشەوە لێ و جێبەجێ نەکردووە بەڵام خۆی لە خۆیدا بۆ خۆی دەستکەوتێکی زۆر گەورەیە و کوڕێکەوتە نامەی 11 ئازار و دانان بە مافەکانی کوردە ڕیفراندۆم قەرارێکی گەورەی پیرۆزی جەنابی سەرۆک بارزانی بوو کەیرا چونکە ئەم قەرارە ئەمە زۆر وڵاتان ئەم وڵاتانی زلهێزەکان لە ئەمریکا و بەریتانیا و ئەوروپا و عەرەبی بە تایبەتی و دەور و پشتمان بە تایبەتی ئەمانە هەموو محاولەیانەکرد لەگەڵ جەنابی سەرۆک مەسعود بارزانیە کە ڕفراندۆم نەکرێ توی ئەوانە ئەترسان لەوە ئەترسان یەکسەر ڕفراندۆم کە تۆ ئێعلانە کرد و هین بوو ئێعلانی سەربەخۆیی یەکەی هەرچەند جەنابی سەرۆک پێی ئەوتن ئەمە ئێعلانی سەربەخۆیی نییە ئەمە ئێعلانی ئەوەیە بزانین میلەتەکەمان لەگەڵ چەنە لەگەڵ ڕفراندۆمان ئەمە جائیزە بۆ هەموو وڵاتێک هەموو ئینەگوا بووە بەڵام ئەمان بە تایبەتی وڵاتانی دەور و پشت ترسی سەرەکی زۆریان نەبوو کە لەمە ئێمە ئێعلانی کەین ئەیزانی نسبەتی سەرەکی میلەتی کورد لەگەڵ ڕفراندۆم و سەربەخۆییە ئەوانە ئەترسان لەوەی یەکسەر ئێمە ئێعلانی سەربەخۆیی بکەن و کۆمەڵی وڵاتمان لەگەڵات بۆیە زۆر فشاریان هێنا بۆ جەنابی سەرۆک بارزانی بەڵام گەورەیی سەرۆک بارزانی لەبیرمان نەچێت لەوەیە بوو کە کۆڵی نە چونکە لەوە و پێش زۆر لە حکومەتان مەعاملاتیان کە لەسەرکردوین لە ترس و لەوەیە بووە کە ئێمە بەڵام جەنابی سەرۆک بارزانی نەترسە کۆڵی نەیە شار بە شار ناوچە بە ناوچە خۆی ئەڕۆشت و ڕاگەاند ئەلاناتی ڕفراندۆمیە کرد ئەمە لە پێناو میلەتەکە بزانە چەند میلەتەکە لەگەڵ ئازادیایە لەگەڵ سەربەخۆیە لەگەڵ ڕفراندۆمایە ئەوە بوو کۆڵی نەیە و زۆر فشاریشی بۆ هات ئەوە بوو کە لە 16 ئۆکتۆبەرە نەتیجەکەمان کە چۆن مەعاملاتمان لەسەرە بۆیە ڕفراندۆم بڕیارێکی گرنگی مێژوویی پیرۆز بوو بۆ کوردرا وە سەرکەوتنەکەی زۆر گەورە بوو دیشە بۆ سەرکەوتنەکەی نەتیجەکەی ئەوە بوو کە 9 پۆین آخر هیچ وڵاتێ نەگەشتوێتەوە کە ڕفراندۆمی خۆی کردووە نەگەشتوێتە ئەو نیسبەتە کە میلەت لەگەڵیانێت وە بەڕاستیش میلەت لەگەڵا بوو وە بەڕاستی میلەت چینۆ بوو ئەمە شتێکی بڕیارێکی مێژوویە بۆ جەنابی سەرۆک بارزانی کە سەرۆک بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە کە ئێمە ڕۆیادی پارتی دیموکراتی کوردستانەکەینەوە وە لەگەڵ لەوەشا کە سەرۆکی ئەرێمی کوردستانی بوو بۆیە ئەمە ڕفراندۆم بڕیارێکی مێژووی گرنگ بوو پیرۆز بوو گەورە بوو ئەگەڕێتەوە بۆ سەرۆک بارزانی ئەگەڕێتەوە بۆ پارتی دیموکراتی کوردستان ئەمە مێژووە ئەمان کەس ناتوانێت لەو مێژووە هین کردوە ئەمە ئەتوانی بڵێ ئاخر دەستکەوتی گەورەی پیرۆزی پارتی دیموکراتی کوردستان
دوپەیام ئەوەیە کە ئەم وڵاتەی هەمومانە و کەوتنی هەمووشمانە و داوام وایە هەموو حیزبەکان و بە حیزبەکەی خۆشمەوە تەجاوزی ململانەیەکی ئیسێزازی بکەین بۆ ململانێکی ئەرگومنتی بەرامبەر یەکتری ئەم ئامرازانەی ئێستا ململانی پێەکەین لە ناو کۆمەڵگای کوریا ململانێکی بەڕاستی سەلبیە دوورە لە فەلسەفەی سیاست و زانستی سیاست و ئەخلاقی سیاست چوو بۆ فەزایەکی جنیەوەوانە ئەوەی داوای منە لەم یادا تەجاوزی ئەمە بکەین بۆ ئەوەی ئەم کۆمەلگا بەهێز بێ بەهێزیەک بۆ ململانەی ناوخۆ یعنی مانەوەی ئەم هەر پرۆسی سیاسی ئەمەرێمە تەنای پارتی نییە هی کۆی خەڵکی کوردستانە بە تایبەتی لەم دۆ خاستیارەی ناوچەکە کە ململانی گەورەکان و کۆمەڵە پرۆژەی سیاسی ئیشەکە لە ناوچەکە ئێمە بێ لە بەرداشی ئەم پرۆژانە نەهاڕین ئەبێ هەوڵ بین گفتوگویەکی جدی بخێنە سەر پێ لە ناوان خۆمانە یعنی واز لە ئیستیفزازکردنی یەکتری بێنی چووکێت دۆخەکە زۆر هەستیار و زۆر ناس نەخوا نەخواز یەک هەڵی بکەینەوە بۆ عملیاتی مێشکۆیە دکتۆریەکە یەک هەڵە بکەین هەموو خەزەکارمان لە دەست دەرەچێت وە سەر ڕایمش پارتی دیموکراتی کوردستان بە تاکید کەم کوڕی هەیە دوای 55 ساڵ پارتی ئەبێ بە خۆیان بچێتەوە بە کۆی کایەکان بچێت و کای سیاسی معریفی حکومڕانی چوزان چی جیان بینەکانی خۆی هەوڵ با استراتیژ و تاکتیکی نوێ دانشێت لەگەڵ ئەم واقع سیاسی کۆمەڵایەتی فیکری نێودەوڵەتە بگونجێەوە پەیامان ئەوەیە کە هەمان پێکەوە باشتی بژین و ئاوەدانی بۆ کوردستان و سەلامەتی بۆ خەڵکی کوردستان لە یادی 16 بە پەیاممان ئاراستەی پارتی دیموکراتی کوردستان و سەرکردایەتی سیاسی پارتی دیموکراتی کوردستانەکەین کە دەبێت زیاتر و باشتر و ئەو جۆرە مرۆریەتەی و ئەو جۆرە هێمنایەتی و ئەو جۆرە بەشداری پێکردنەی ئەحسابی سیاسی لە کوردستان کە لە پێناو دەستکەوتنی زیاتری سیاسی زۆر جار دوورە پەرێز بوون لە بەشداریکردن لە پرسەنەتەوەیەکان و بەشداریکردنیان وەک شاندێک بەرامبەر بە شاندی دانوسانکاری ئەو وڵاتەی کە پێڵەن عێراق بۆ لەگەڵ لەسەر مێزی گفتوگۆ لەگەڵ لایەنی کوردی هەمیشە من هیوادارم پارتی سەرمەشق بێت لەوە ڕۆڵی برا گەورە بگێڕێت و داوایەکشم ئاراستەی سەرکردایەتی سیاسی کوردی هەیە بە تایبەتی ئەحزابانی کە ڕۆڵیان هەیە لە پەرلەمانی عێراق و لە پەرلەمانی هەرێمی کوردستان چونکە تاکی ئێمە ماندووە بە دەستمەلملانە سیاسیە دروستکراوەکان ئێمە تەمەنای ئەوە ئەکەین چۆن بتوانین لە ڕووی نەتەوەی و ئاڵای خۆمان لەناو ئاڵای کۆی گشتی دنیا کە ببینینەوە نەتەوە زمانی خۆمان لە کۆی گشتی زمانەکانی دنیا لە ڕێزبەندەکان ئەحسابی بۆ بکرێت و سەرکردایەتی سیاسی ئێمە و سەرکردایەتی نەتەوەی ئێمە لە ڕیزی سەرکردایەتی وڵاتانی دنیا بێت ئەمانە پێکەوە دەتوانن ببنە هەوێنی دروستبوونی بیری نەتەوەی و هەوێنی دروستبوونی نەتەوەی کوردستانیان کە دەوڵەتی کوردستانە ئێمە پێکەوە دەتوانین سەرکەوتوو بین پێکەوە دەتوانین داینەمۆی نووسینەوەی دەستور و داینەمۆی نووسینەوەی بڕیارە چارەنووسازەکان و داینەمۆی گەورەکردن و گەڕانەوەی مقدساتە بۆ پەرلەمانی کوردستان و ئاڵای کوردستان و زمانی کوردی پێکەوە دەتوانن نمایشێک بکەن کە تاکەکانی داهاتوو مناڵەکانی من و مناڵەکانی هەمومان شانازی بە ڕابردووی سەرکردایەتی سیاسی کوردستانەوە بکەن بۆیە لێرەوە تەمەناکەم 16 ئاب ببێتە هەوێنی پێکەوە ژیان هەوێنی ئاشتی هەوێنی سەرکەوتن هەوێنی بوون بە شاندێک و بوون بە دەستەیەک بوون بە پێنووسێک بۆ نووسینەوەی سەرکەوتنەکانی گەلی کوردستان وێڕای پیرۆزبایی گەرمم لە ڕۆژی لەدایک بوونی جەنابی سەرۆک بارزانی کە بەڕاستی ئێمە هیوای ئەوە خوازین تەمەنی زۆر درێژ بێ و بتوانێت ئەو ڕۆژە بە چاوی خۆی ببینێت کە هەمومان ئاواتمانە و خەوی پێوە ئەبینین لەگەڵ تەمەنی پارتی یادی دامەزرانی پارتی کە پیرۆزبایشی گەرم لەسەر جەم هەڤاڵان و بنەماڵی شەهیدان و ئەندام و کادر و دۆست و لایەنگران و خۆشەویستانی ئەم حیزبە ئەەکەم لێرە و پەیامی من ئەوەیە کە لە پێشە بۆ حیزبەکەی خۆ کە ئەم سیاسەتەی ئێمە ئەمڕۆ بەرهەمی بووە من قەناعەتم وایە لە نەتیجەی سیاسەتێکی واقع بینانەی گونجاو ئەگەر چی هەندێک جار تۆ لە مافەکانی خۆش با بڵێن خۆش بیت بەڵام یەکڕێزی لایەنە سیاسەکان یەکڕێزی ماڵی کوردی لێ بکەوێتەوە ئەمە زەرەر نییە بۆیە هەر لەو سۆنگەیەوە پەیامی من لە یادی پیرۆزی دامەزرانی پارتی دیموکراتی کوردستانە بۆ هەموو گەلی کورد بۆ هەموو لایەنە سیاسەکان ئەوەیە کە ئێمە ئەگەر بتوانین یەکڕێزی خۆمان بپارێزین یەک بین و یەکدەنگ و یەک هەڵوێز بین بە تەواوی مافەکانمانەگەین و شاد و سەرکەوتوو
یەکگرتووی چەشێکی تاقیکراوەی سەرکەوتووە بەدەست هەموو گەل و نەتەوە ئەحزابێت کاتی تۆ جەنابی سەرۆک لە ڕاپەڕین لە هاتە کۆیە فەرمووتی ئەوەی بە 70 ساڵ ناتەبایی پێمان نەکرا بە 7 ڕۆژ بە تەبایی ئامانجەکەمان پێکا ئێمە پێناسەیەکی تایبەتمان هەیە بۆ حیزبایەتی لە کوردستان ئێمە بۆ هەموو شتە باشەکان پابەندی لەم ساڵیادەدا پەیامی برایەتی و پەیامی یەکڕزی بە هەموو لایەکە گەیەنی بەڵام ئەمە معنای ئەوە نییە من بە هەموو شتێک ڕازیە بم لە دنیای سیاسەتە ئەحزاب کۆمەلگار ڕێگەخا ئەحزاب ببێ منافسی یەک بێ کاتێک کە من ئێمە وولایەنێک منافسی یەک بووین خەڵق قازانجەکە لە ئەنجامی منافسە ئێمە خەڵق قازانجەکە بەڵام کە ئێمە دژی یەک بووین دژمنی یەک بووین خەڵک بارگرانیەکەوێتە سەر ئێمە و هەندێک لەلایەنەکان کە هیوادارم وانە بێ ئەوە فەرقمانە ئێمە بۆ دروست نەبووین هیچ لایەنێک لە ناوبەری با سەرڕای دەست بانگەوازمان بۆ ئاشتی بۆ برایەتی کە هیچ بەدیلێشی نییە بە تایبەتی لەم کاتا خەڵکی کوردستان لەو پێشاتانەی کە بەڕێوە لەناو ئەم جەنجاڵی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەم هەموو باهۆزی گۆڕانکاری کە لە هەموو لایەکەوە شنە باکەی خەریکە دەست پێکە و ئەنوا تەحلیلی بۆکرێ تەنیا ڕێگە لە بەردەمی گەلی کوردستان یەکگرتن و یەکگرتوویە و چوەک باسم کرد چەشی سەرکەوتەوە بەڵام ناکرێ من تۆ بە منافس بزانم تۆ من بە دوژمن بزانی ناکرێ من هەموو مقدسات و پیرۆزەکانی تۆ پارێزم لای خۆم تۆ هیچی من نەپارێزی نەبارەگام پارێزی خەڵکم تێپەردەی قسەم پێ بڵێ هەموو پیرۆزەکانم پێشێل بکەی ناکرێ من و تۆ لە حکومڕانی بین وەکو یەک لە چاکەکان چۆن شەریشین لە تنگانەکانی شابێوها شەریک بین ئەکرێ ئێمە و هەر حیزبێت یا هەموو ئەحزابی کوردی بە هیچ کەسێک بیر لەوە نەکاتەوە کەسی پێ ناسڕێتەوە ئەگەر خەڵک پێی وابێ ئەتوانێ پارتی لە ناوبەرێ هەموو تاریخ شایدە یەک لە دواییەکی حکومەکانی عێراق کەوتن پارتی لەسەر پێماوەتەوە وەک باسم کرد بە قەت ژمارەی ساڵەکانی خەباتی موامەرەتێک شکاندووە پارتی هەر لەسەر پێماوەتەوە هەر کەسێک کەس ناتوانێت بەو چیەوە گەورە سەرکەوێت کە پێوەڵن مێژووی پارتی دیموکراتی کوردستان بەڵام لەگەڵەوە شاپارتی بەم گەورەیە بەم حەجمە ڕۆژێک زۆرینەی پەرلەمانی بەکارنێنەوە ئیمانی بە خەباتێکی مەدەنی دیموکراتی هەیە پارتی بڕوای بە هێزی سیاست هەیە بڕوای بە سیاسەتی هێز نییە بەڵام ئەم چۆنە من چۆنم لەگەڵ ئەحزاب بۆ نمونە یا ئەو چۆن نەوێ منیش ئەو هابم لەگەڵی من چۆنم لەگەڵەویش ئەو هابێ لەگەڵ من ناکرێ من بمەوێ هەڵبژارنی لێ بەرمەوە یا لە سیاسەتا منافەسەی بکەم یا ڕکابەرێکی نۆرماڵی بم ئەو وابزانێ من دوژمنم ئەو خۆی بە دوژمنی من بزانێ ئێمە لەگەڵ هەموو شتێک یاسایەکی خۆی هەیە پەیوەندی ئەحزاب لەگەڵ یەکتر ئەبێ پەیوەندێکی نۆرماڵ بێ چونکە پەیوەندێکی نۆرماڵ نەبوو شتی ناڕێک ڕوەدا ئێمە بۆ خۆمان لە پارتی دیموکراتی کوردستان ئەوەی وەکو حیزب لەسەر حیزب وەکو پێناسەی حیزب چ پێناسەی گرێتەوە ئێمە لەگەڵ پیادەکردنی ئەوەی دژی هیچ حیزبێک نین دەستی هاوکاری بۆ هەموو لایەک درێژەکەین بەڵام نابێت کەسیش چۆن بە تەمانین کەس بکەینە زایدی وەکو دوژمن سەیریکەین نابێت کەسی وەکو دوژمن سەیرمانکە کە دوازار ئێمە کۆمەڵی حزابی سیاسین دەکرێت ڕکابەری یەکتر بین دەکرێت منافسی یەکتر بین دەکرێت چێشمانە بێ لەسەر زیاتر خزمەتکردنی خەڵک بەڵام ناکرێ کۆمەڵێکیان وەکو دوژمن پارتی بە ئامانج بگرن کە ئێمە هیوادارین شتیوانە بێ تەبایی و برایەتی یەکگرتووی ئەحزاب یەک هەڵوێستی لە بەغدا یەکڕیزی خەڵکی کوردستان بە هیچ شێوەیەک بەدیلی نییە چەکی ساعەیە هەموو خەڵکی کوردستان داوای یەکڕیزیەکە داوای تەباییەکە زیاد لە نیو سەدە ناتەباییمان کردو بەرهەمەکەی هیچ نەبوو یەک ڕۆژ تەبابین ئەن ئامان بەرهەمەکەیە بینی ومێدیشمان زۆرە کە ئیشەڵا هەمومان بە یەکگرتووی ئەو مەشاکلانەی کە هەمانە ئەتوانین تێیپەڕێنین دوجاریش ئێمە وەکو ئەحزاب فۆتۆکۆپی یەکتر نین تا هەمومان وەکو یەک بیر بکەینەوە
بەڵام دەکرێت لە خەتی سووری مامەڵەی ئەحزاب لەگەڵ یەکتر دەرنەچی. ئاگاداری هەڵوێ سیپاتی دیموکراتی کوردستان و هەموو کاتێکیش دەوری جەناوی کاک ئیدریسی ڕەحمەتی شانبەشانی جەناوی سەرۆک لە شاخشە هەر دایمە هەوڵی تەبایی و برایی و یەکێزی و یەک ڕیزیەکە بە دروستبوونی جۆقەت بەرەی نیشتیمانی دروستبوونی بەرەی کوردستانی ئەمانە هەمووی لە هەوڵی جەنابیان نبوو. ئەمە هەر بۆ ڕێکڕیزی و تەبایی میلەتی کورد بوو بۆ ئەوە بوو کە ئێمە یەکگرتوو بین تەبابین وەرد و دووەرە خوارەوە بۆ ناو شار و دوای ڕاپەڕی هەموو کاتێ جەنابی سەرۆک بارزانانی لە زۆر شت خۆش بووە لە زۆر شت بەرامبەر حیزبەکەی بەرامبەر ئەندامانی حیزب بەرامبەر هەمومان هەر فەرموویەتی هەوڵیاوە کە شەڕ نەبێ تەبابین یەکریز بین چونکی هەموو شتێک نەکرد بۆ خۆمان وەکو باشوور حتا بۆ باکوورەوەی ئێماگادار بین بۆ ڕۆژاوا بۆ باکوور بۆ ڕۆژهەڵات بۆ ئەم کوردانی پارچەکانی ئاوە هەر هەوڵیاوە پێیوتون وتێتی هەموو شتێ بە تەبایی و یەکریزی و یەکدەنگیە بێت ئێوە ڕێک بن ئێوە یەکترتان بێ تەبابن دوژمن حسابێکی تایبەتیتان بۆ ئێمەش دایمە هەمیشە هەوڵیاوە بۆ ئەو تەباییە لە زۆر شتی خۆمان خۆش بووین لە تەشکیلاتی حکومەت پەرلەمان ئێمە بە پێی دەنگان هەر لە یەکەم هەڵبژانی پەرلەمانی کوردستان ئێمە براوە بووین ئەمە 49 بووین بەڵێ مەهین 51 بووین بەڵام هەر لە پێناوی تەبایی و یەکریزی و خۆشەویست کردی بە 55 ئەوە حکمەتی و ئازایەتی جەنابی بوو ئەوە خەمخۆری جەنابی بوو ئەم میلەتە هەری فەرموو یعنی من لە یادمە ئەو کاتە ئێمە بەرپرسی ناوچەی سلێمانی بووین ئەمان و تەزویرات زۆرە زۆرە ئەی فەرموو نێڵن تێکچێتەوە چونکە ئەمە یەکەم دەستکەوتی میلەتی کووردە بۆی هاتۆتە پێشەوە ئێوە کارێ بکەن ئیشەکە تەواو بێ و بڕوە محاولە بکەن ئەو تەزویراتانە هەرە بێ بەڵام با تێک نەچێتەوەینە بالفعل ئازایەتی جەنابیان بوو لەنا هەر زوو لە پەرلەمانی لە هەڵبژانی یەکەمی 95 ئەوە 92 ئەوە هینە بوو نائەتوانرا بکە وەڵام هەر هیممەت و هەوڵی جەنابیان بوو ئێستاشی لەسەر بێ لەم تەشکیلاتی حکومەتوینە نسبەی زۆر را بەو لایەنانەی کە مشارکن هی خۆمان ینی زۆر مەحروم بووە خەڵکی خۆمان یان بە پێی نسبەت هی خۆمان بەڵام هەر لە پێناوی تەبایی و برایەتی و یەکریزیە هەردایمە محاولەکە بۆی کە ئەتوانین بە یەکریزی و تەبایی بگەینە ئامانجەکانمان ئەمانەی کە ڕوویە لە کەرکووکە و لەمانەیە لە زۆر محاولی بۆ کرد بەڵام ئەوەیە بەداخەوە دەستی دەرەکی تاسیرەکە دەسەر هەندێک لایەن هەندێک شەخص کە ئەگاتە ئەوەی کە کێشە و کۆس و بۆ دزەکە و نایە پێ بەڵام هەر دڵنیام لە دەور و سیاسەتمەداری و گەورەیی و ئازایی و هین لە جەنابی سەرۆک مەسعود بارزانی ئەبێت بگەینە ئەو ئامانجانەی کە ئەمانێ